نەخۆشخانەی گشتی شەی شەوکەت لە قەزای سەید سادق بەدەست دەیان گرفتەوە دەناڵێنێت. هاوڵاتیانی قەزاکە نیگەران لەوەی ناوچەیەکی قەرەباڵغی وەکو سەید سادق ئەوە حاڵی نەخۆشخانە گشتیەکەی بێت. وڵای زۆر جارێمەیەن بۆ دەرمانەڵێ بڕە لە دەرەوە بیکڕە، جا من بچم لە دەرەوە بیکڕم تر بۆچی تێم بۆ خەسەخانە؟ خەسخانە بۆچی کراوە؟ لەبەرەوە دەرمان و هەموو شتی پێداویستەکان هەمی حازر بێ وایە کە من وەرەقەیەک ماواتێ لێ بڕۆ لە دەرەوە بیکڕە، لە دەرەوە چی بکڕم؟ جا باشە لە دەرەوە بیکڕم بۆچی تێم بۆیرە وایە؟ من خۆم دووسێ جاری کاتوم نەک جارێک یعنی دووسێ جاری کاتوم وتیانە بڕۆ ئەم عیلاجمانە نییە بڕۆ لە دەرەوە بیکڕە. جا من ئەگەر لە دەرەوە بیکڕم ناچم نایەم بۆ خەسەخانە. هی من وەکو خۆم نەوەڵایی چونکین هیچ مەواد و دەرمانێک و هیچ شتێکی وایتیانێک کە تۆ ئیسفادەی لێ بکەیت هەر پارچە وەرەقەیەک هەر شتێکیشکەی نووسن لەسەر وەرەقەکەڵێ ببوورە ئەتوانی لە دەرەوەم عیلاجانە وەرگری هیچ شتێکی تیانەیە هیچ موادێکی نەخۆشی هیچ موادێکی فەحسینی هیچ شتێکی پێشکەوتوی تیانە هەمووی موادە کۆنەکان و هەو عیلاجانەشی کەماون عیلاجێک نین کە بەکەڵکی نەخۆش بێت ئەبێت تۆ بێتە دەرەوە بیسێنی منە وەڵاو کاڵەتی گەم شارەنە وڵا پێ ڕازینیم و ئەوە بە ناشوری خوانە بۆکێ خەسخانی وەڵام من ئەچم بۆ هەڵەبجەی شەی من زۆر جارەتم بۆ خسخانەی عەنەب نەخۆشەکەن یا عەنەب یا سلێمانی ڕنگ بێ بڵم لە پارێکەوە نەچوم بۆ شەی شەوکە وە ناچم چونکی من کە تۆ نەخۆشەکە بێ عیلاجێنە لە بڕۆ لە دەرەوە بیسێن ئەجا کە من لە دەرەوە بیسێنم ئەی تۆ ناوین چی لێنێ خەسەخانە تۆ عیلاجەکان لە دەرەوە بیسێنی لە عەیادەی لە کۆگاکان بیسێنی دەوت لەکوێ خەسەخانەیە کوێی خەسەخانەیە خەسخانە بریتێ لە هەموو چارەسەرکردن. چالاکێکی مەدەنی قەزاکە دەڵێت سەید سادق تەناکردی تەندروستیەکەی پەراوێز نەخراوە بەڵکو لە هەموو سێکتەرەکاندا کەموکورتی هەیە و ئیداری خۆجەیی قەزاکەش بەرپرسیاری سەرەکیە. ئەو ژمارە زۆرەی دانیشتوانی قەزای سەید سادق بە دەوروبەریەوە کە سنتەری شارە زورە ناتوانێت پێداویستەکانی خەڵک پڕ بکاتەوە و کۆمەڵێک جیهازی زۆر زۆر پێویست هەن کە ئەتوانم بڵێم لە شارە زۆر بچووکەکانی شایە لێرە نییە بەداخەوە خەڵک بۆ پێداویستیانە ڕات بۆ هەڵەبجەیان بۆ سلێمانی. ئەم کەم و کوڕیانەی لە کارتی تەندروستیە هەیە لە شارەکە ئێمە بە بڕۆی من سەرباری ئەوەی کەەوە ئەوە تاوانە گەورەکە لە ئاستۆی کاربەدەستانی باڵای حکومەتە لەسەر ئاستی وەزارەت و لەسەر ئاستی حکومەتکەوە شارەکان فەرامۆش کردووە و هەموو شارەکانی دیکەیان فەرامۆش کردووە بەشێکی پەیوەندی بە بەرپرسانی لۆکاڵی و بە بەرپرسانی شارەکەی ئێمەوە هەیە بە سەرۆکی وحدەی ئیداری و بەرپرسی نەخۆشخانەکەەوە هەیە کەوا ناتوانن فشار بکەن بۆ ئەوەی ئەم پێداویستیانە ئەم جیهازانەی کەوا پێویستە بۆ ئەوەی کاروباری ڕۆژانەی خەڵکی پێ ببن بڕێەوە بیهێنن بۆ ئێرە فشار بکەن و داوا بکەن. سەبارەت بەو کەموکورتیانەی نەخۆشخانەی گشتی شەی شەوکەت پەیام پەیوەندی کرد بارێک لە بەڕێوەبەر و جێگری بەڕێوەبەری نەخۆشخانەکە و قایمقامی سەید سادقەوە بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون لێدوان بدەن. بە پێی زانیاریەکانی پەیام زۆرینەی بەشەکانی نەخۆشخانەکە لەلایەن کارمەندانی تەندروستی خۆبەخشەوە بەڕێوە دەبرێت ئەمە جگە لەوەی وەک پێویست پزیشکی پسپۆری بۆ دابین نەکراوە. هاوکات چەند کارمەندێک بە پشتگیری حیزب و بە موچەی مانگانەی تەنیاسا ئازادینار دەوامی هەندێک لە بەشەکانی نەخۆشخانەکان پێدەکرێت. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.